قسەمان کرد لەسەر مەسەلەی گرنگی بابەتی لامەرکەزیەت کە ئێستا وەکو پرۆژەیەک هاتووەتە ئاراوە هاوڕابووین لەسەر زۆربەی مەسەلەکان کە بەڕاستی وا هەستەکەین ینی پێویستە ئەو پرۆژەیە ئیتر بکوێتە بواری ئەوەی کە لە پەرلەمان و لە ناوەندەکانی بڕیار قسەی لەسەر بکرێ و بکوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ خزمەتکردنی خەڵک بۆ کەمکردنەوەی ڕۆتین و بیرۆکراتیەت بۆ زیاتر کەمکردنەوەی بارگرانی لەسەر شانی خەڵک لەسەر ئەو بابەتە زۆر جەختمان کردەوە وەستاین و وەکو یەکگرتووی و وەکو یەکێتی ئێمە بڕیاری ئەومان هەیە کە ئەو مەسەلانەی کە پێیوەستن بە ژیانی خەڵکەوە ئەو بابەتانی کە پەیوەستن بە مەسەلەی بار و گوزەران و ژیانی خەڵکەوە هاوڕاین هاوهەڵوێستین لەبەرەی خەڵکین و پشتیوانی داواکاری ڕەواکانی خەڵکە بین. هەڵوێستی ئێمە ڕوونە، ئێمە قەناعەتمان وایە کە لامەرکەزیەت لە ڕاستیە پرسێکە کە گەرێ گرنگی زیاتری پێ بدرێ و قەناعەتمان وایە دەسەڵاتی ئەنجومەنەکان فراوانتر و زیاتر بکرێ و ئەو بیرۆکراتی و ئەو ڕۆتیناتەی کە هەیە لە ڕاستیە پێویستی بەوە هەیە کە هەڵوێستەیەک لەباریانەوە بێت.